بۆ وەزعەکەوت پێکەنین گرت مایکەکەشە وەختەوەمینەنە هاوارم موهبی سوڕا من گۆرانی ناڵم عەباسە فەنیی وازام لە ژیانە ماوە شکر برای کاک مەحموود هاواری کردی وهبی بڕۆرەوە دواوە وەڵا وای بیر ڕای کرێمە جمهوری ئەوەی دانیش بوون ئەوەی کە پێکەنین و شتێکی خۆش بێ یەکی خۆش بوو ئەوانەی کە مۆسیقایان لێە کاک نەژاتی عەبدە و ولێم یۆحەنا و ئەمانە فافیان کە مامەسە نەجاتە لەگەڵمایە لە سویدا ئەلم بەی نابینیمەوە ئەو بەروارانەم لێ پرسیوتی بە ساڵەکەەوە ئەزانم 56 بۆ 57 بیزەبت تاریخەکەم بیر نایە ئەم شارەمان هەبووە دوای ئەوە لە سەردەمی ڕژەمی فاشیا ئێمە زۆر چالاکیمان هەبووە بۆ گۆرانی و بۆ هونەر و لەگەڵ ئەم مۆسیقارانە یەکێ لەوانە مامۆستا نامداری گەورە ئەو وەختە تەکسی نەبووە شت نەبووە بە عەرەبانی دووەسبی ئەڕۆشین بۆ ئاهەنگەکان کۆڵمان نایە نەورۆزمان هەر پیرۆز دەکرد لە بەکرۆجۆ و لە مامەیارە و لەم شوێنانە ئێمە ئامادە بووین ئەیتر زۆر شتمەیە لەو کتێبە باسی زۆر تیاکراوە من چەند نوسخەیەک بۆ کتێبەم دەرکرد هەروە بۆ خۆشەویستان بۆ نوێرمەندەکان بەڵێ ئیشەڵا ئەوە پیانەگەێنم ئەیتر شتی ئاوامان زۆر بووە لەم بەردەمی بەرامبەر مزگەوتی گەورەکەوەکی خۆی هۆڵی تەربیە ماوەسا کەریم باراوی کە مامی تەها باراویە شانۆگەرێکی بە ناوی شەشپەنجایی نووسینی یوسف العانیە کرا بە کوردی لەوەشا من دەورم بینیوە هەم دەوری هونەری شانۆیی هەم گۆرانی وتن و زۆر شوێنی کە زۆر کاسێ توشمان کەوتاوە لەگەڵ ئەحمەد شەماڵە لەگەڵ ئاواتی کە پێڵەن ئاواتی ئامە خەراجات چەند شتێکم ماوە ئەوە پێشکەشم کردوون بە جەماعەت و بە کاکە حەمەد شۆخان کەویش بەڕاستی بە خزمەت دەکات ئامادەم کردووی ئینشەڵا کەوتێکیە بێت کاک جەزاش بەڕاستی ئەوە خۆشەویستە بەڕاستی هیداگە بێ ماندووە بێت خزمەت دەکات دەسەکاتنی ئێوە بەو کەسایەتیە باسی بەڕێزی خوشکە کەشی دەکەم دڵکەشکان زۆر بەخێر بێت ئێمە ناسینی ژۆی کەسێکە لە خۆمان و پێشکەوتووە و شیعری جوانی هەیە و بە خزمەتی گەی زۆر بەخێر بێت بەخێراتنی هەموو لاکەینەوە داوا لێبوورنەکەمە نوقسانی بێ لەبەرەوەی تۆزەوە عیشم تەواو نییە و دەمێک شت تووشی شەکرە بوومەوە 18 ساڵە قوربانەوە باسەکەم با قوربانم بەڕێزم بەڕاستی ئێوە بێزارکەم بەڵام وتم بە گۆرانیژمان بشێ بامەیەک دوێمە یەک ڕوونکردنەوە هەیە لەسەر ڕووداوی لە چاڤیلان ڕوویە زۆر کە زووسیان سوکایەتی بە شاری سلێمانی بکەن ئێمە هاوکات حەزەکەم بزانین لەگەڵ ئەوەی کە لە چاڤیلان ڕوویە ئێمە ئەم گروپی کە لێرە ئەمان بینن کۆمەڵی هونەری میلی و ئەم کافترەیە کە تووری زەردەشت و بەڕێوەبەرایەتی کە لە پور و فۆلکلۆری کورد لەگەڵ کۆمەڵی کە لە پور و فۆلکلۆری کورد کۆمەڵە کەسایەتی کە خۆمان ناونەوە خەمخۆرانی شاری سلێمانی ئەم کاکەرێم کاکەی کە لێرە ئامادەیە و لەگەڵ ئەو برادرانەی بەخۆبەخش لە مامەیارە نەورۆزمان گەڕاندەوە بۆ سەردەمی زێڕینی خۆی لە بەردەمی ماڵی پیرەمێردەوە بە تقریبا 47 مەشخەڵەوە بە پێ بە ڕێگان ڕۆشتین تا گەیشتین مامەیارە لەوێ بە بەشداری 35 هونەرمەند بەخۆبەخش من جارێک تر ژێڵێمەوە ئێستا ڕەنگە بەعزێک بڵێ ئەمانە شێت بوون خەڵک پارەی پێنی و بودجەنی و پارەنی و موچەنی و قەیرانە و شەڕە ئێمە ئەڵێم بە تەحەداوە ئێمە چەند ئەوەیتە قەیران بێمە تەحەدای و قەیرانە ناکەین ئێمە هەوڵێن دڵی ئێوە و شارەکە خۆش بین و ئێمە ماهەنگانەمان بەردەوامەوە بەخۆبەخش بەبێ بەرامبەر بۆیە هونەر لە ناو نەچێت کە داعش یەکەم شتکە کردی چۆ ناو مستەوە پێش هەموو شتێ هەرچی پەیکەر و حەفلەیان ساز دەکرد بۆ ئیعدامکردنی عودێک نازان بینیتانیان نە لەبەرەوە ئەبێ ئێمە بەردەوام بین کاک ساڵار مەقامێکی سێگا دیارە بە شێوازی ماملەی پێشکەشمانەکە لەگەڵ یەک دوو بەستە بەدوای یەکەکە دیارە گۆرانی شادیشی تێکەی بۆی دڵیەوە شاد بێت و موچەتان بیر بچێتەوە چکە لەوە 72 ڕۆژی تر بێت لەبەرەوە تابكي وقيني بنالم ياركي بمروتي تابكي وقيني
بناڵم یارەکەی بێمەروەتەی تۆ خەریکی عەیشن و من دووچایاری میحنەتم بەی وەزەرەی گیان شرتم شرتي لقلي توم كردني هيج من باز قرني من كسم اي طابر اي مردني وازريجان براكم بدل بجان بقري قربان بلايا كيرو لسميابم قربان ملايا كيرو لسميابم قربان وردايا خليلي ودميابم قربان وردايا خليلي ودميابم قربان بلايا بميل دوردي يارا قربان بلايا بميل دوردي يارا هردلي ونايا وشيء والبهاي يارا هردلي ونايا وشيء والبهاي يارا استبيانيا صاير بالا بيات استبيانيا دميلني بيديم دستول ملانيا دميلني بيدم قولك كم دستول ملانيا قربان بالاكايا نوكر خالبيم قربان بالاكايا نوكر خالبيم في دايات وصوي يقولك كمالي بابي بيم في داي بالاكايا مالي بابي بيم بدايل سارية
قلم بنادية بيدينا سارية تقدامي بقصاد لكم ببرادرية تقدامي بقصايا ببرادرية خقباني ولا مليت ودايا او مي خقباني ولا مليت ودايا طقسيك وبايا زرديلي ودايا لدوي بالاي من قولك ميل دبشيدايا لدوي بالاي مين ميل دبشيدايا للدرب انتشية باغن بنيانية للدرب انتشية سما ما بقرية بود السنسشية لفاز بالاي من قولك ميل دابشية ميل دابشية كيدين ريوايا قربان بركايات كيدين ريوايا اقرت نبيه حال بسيوايا وقت السيدة بنت والله بوزوت الرواية بوزوت الرواية سويل بالا باير هستا بيانيا سويل بالا باير هستا بيانيا دملني بدايا دستولم لانيا دستولم لانيا دەستەی دووسەبەرەکان ئەم دانیشتنانەی ئەمەوەیە ئەوانەی کە مۆسیقی بن ڕەنگەریمان تێبگەین نە خۆمان ئامادەکەین نە پرۆڤاکەین ژەنیارەکان ئێستا کاکە شەخوانم یەکەم جارە لێرە بە خزمەتی گەیشتم سوڵتواکە کاک حەمەشوانەوزەم سێ مانگژە بێستە جادە یەکتریمان نەبینیوە تر جاروی هونەرمەند دێگێت بۆ نمونە ئەکسەریەتە ئێرە و یعنی ئەم شتانە عەفەویە بڵێن لەبەرەوە داوای لێبوردن لە هەموو کەم و کوڕێکی مۆسیقا ئەکەین لەبەرەوەی دەرفەتیەوە نابێ مامۆستاتوانە لەوانەیە لە ئیشی هونەریایە هەندێک لە برادرە مۆسیقی هونەرمەندەکان کە کارێکەکەی بە بەلایەن کەمەوە مانگی پێشەوە ئامادەکاری بۆ بکە ئێمە باوەڕتانە بێ هەرەو دەقەیە دەبینیتان چارەشی پێشەوە نەسڵمانە کرد ئەکەوینە بەلە بەسەیە من دڵنیام کاتی خۆی دانراوە ڕەنگە مامۆستاتوانە زیاتر شارزایلەوە بێ هەردی ئەوازەی دانراوە دوایەوە دەماودەمە بێستا بۆ من ئەم سۆی بە باڵاوەرزە تۆ بڵی هەروە دانەرێکی نەبوو بێ بەڵامی تر کە دەماودەم بوو بێ بە هونەری میلی خاوەنەکەی دەرنامێنێ کاک ساڵح لە پەناوەڵێ ئەو گۆرانەی ئەڵێم بۆ نەکبەتی ئاوازی خۆمە ئەو کاقایارزانیۆش وتی ئەم گۆرانی ئەڵێم ئەم ئاوازی خۆمە بادەم وایە هەر بۆ بە میلی تازە لەبەرەوەی من یەکەم جارە ئاوازەم بۆ کاک مەحموودانە مەحموود محەممەد تۆماریشمان کرد ساڵی 2000 بۆ تەلەڤیزۆنی خاک بەداخەوە ئەرشیڤەوەتەوە باشتر بە کاک ساڵح پێشکەشمان بکە ئێدە باشە گۆرانی تۆی نازەنینی میرزا سەعید دیارە ئیجازە تۆی نازەنینم یارەکەی شیرینم
تۆی نازەنینم یارەکەی شیرینم شاگوڵی گاشی ئەغباری ژینم تۆی تەنیار تۆی ماڵ هەمی بەرینم تۆی تەنیار تۆی ماڵ هەمی بەرینم من بەرین دارم بۆ ساوی کاڵی سوتاوا جارگم بۆ لێوی ئاڵی سوتاوا جارگم بۆ لێوی ئاڵی خۆ من بەبێتۆ ئاژیانم ناوێ خۆ من بەبێتۆ ئاژیانم ناوێ بێ بەڵای بارزێک چیان ناکەم تاوێ هەتا بۆ ژێرگێڵا گرار بوونەوە نەخوازم بادڵ من جودا بوونەوە من پەرێشانم بۆ چاوی کاڵی زووتاوا جارگم بۆ لێوی ئاڵی زووتاوا جارگم بۆ لێوی ئاڵیە بولبولی بەندی قەفاس پەروەردەیە و چێوانەیە بولبولی بەندی قەفاس پەروەردەیە و چێوانەیە بۆیە تاو خیر نەفەما هەر بەتاو سەیرانەیە ئەو سینەی نەرێمێ داغ لە دڵ چەسپاندم ئەو سینەی نەرێمێ داغ لە دڵ چەسپاندم هەرمای شەرێمێت خۆ لە ڕووتاراندم دەڵە دێزیوم کەژاڵ خۆ منە بێدەڵماوەم دەڵە دێزیوم کەژاڵ خۆ منە بێدەڵماوەم لە تەواو دووریە هەر ئەتۆیەناوەم هەر وەختێ دێم بۆ لات دڵم دەشێنی هەر وەختێ دێم بۆ لات دڵم دەشێنی نامەوێ ئەم ژینە بۆچی نامدێنی نامەوێ ئەم ژینە بۆچی نامدێنیە تۆی نازەنینم یارەکەی شیرینم تۆی نازەنینم یارەکەی شیرینم شاگوڵی گاشی ئایباری ژینم تۆی تەنیار تۆی ماڵ هەمی بەرینم تۆی تەنیار تۆی ماڵ هەمی بەرینم من پەرێشانم بۆ چاوی کاڵی سوتاوا جارگم بۆ لێوی ئاڵی فیسبووکی کاک جەزا بینم کە دانیشتنەکەیە دیارە من چەندین لێکۆڵینەوەم هەیە لە بواری مۆسیقای کوردیا هەر لە زانکۆش ئیتمۆمیزیکۆلۆژیم تەواو کردووە کە لێکۆڵینەوەی لە مۆسیقای گەلان دیارە من زیاتر کارەکانم لە ناوچەی سلێمانی و لە دەروی سلێمانیشە
هەموو کۆڕووکۆبوونەوانی کە پەیوەندی بە مۆسیقاوە هەیە مۆسیقای کوردی من زۆربەی کاسەردانیانەکەم و ئەو تێبینانی کە هەمە لەسەری ئەینووسم دیارە هونەری میلی هەموو میلەتێک هونەری میلی تایبەت بەخۆی هەیە و مۆرک و سیمای تایبەت بەخۆی هەیە ئێستا ئەو باڵەبانی کە ئەمان ئەیژەنن لە منتیقی ئەرمینیا شێ بەڵام لە ڕووی دەنگی بڵین ڕەنگی دەنگەکەەوە زۆر جیاوازە لەم باڵەبانە یعنی ئەمڕۆ منەوەی کە جێی سەرنجی منە ژنینی ئەم دوو ئازیزەیە کە ئەتوانین بڵین باشترین جۆری ژەنین لە ئامێری باڵەبانی کوردیا من ئەمڕۆ گوێم لێ بوو لەبەرەوەی کە لە ڕووی دەنگەوە لە ناوچە جیاجیاکانی دنیاە هەچەند ئێستا ئامێری باڵەبان لە یونسکۆیە وەکو ئامێرێکی ئەرمەنی ناسراوە نەک ئامێرێکی کوردی بەڵام جارێکتر دەتوانین بگەڕینەوە بۆ ڕێگی ئەم ئامێرەکە لەوانەیە لە میزۆپۆتامیا لە ناوچەکانی کوردستانەوە سەرچاوی گرت بێ بەڵام بە بۆنەی ئەوەی کە بواری جوگرافیەک تەسیرە کاتە سەر ئامێرەکان و جۆری ژەنین و جۆری قوڕی گۆرانی بێژەکان کاریگەری هەیە و ئەم ئامێرە ئەتوانم بڵێم ئامێری باڵەبان زۆر تەسیری هەیە لەسەر دروستبوونی گۆرانی کوردی بە تایبەتی گۆرانی میلی لە 3 تۆن تێپەڕ ناکە 3 تۆن تێپەڕ ناکە چونکە مەودای دەنگی ئامێرەکە لەونە زیاتر نییە وەکو ئامێری ساز نییە مەجالێکی تۆنی زیاتری هەبێ بە شێوەیەکی گشتی لە هەموو دنیاە زۆر ڕێز لەم جۆرە کللتورە ئاگرن بەڵام لە بەداخەوە لە وڵاتی ئێمە تۆزێک بە ئاستێکی نزمتر سەیری کراوە چونکە هیچ ڕیسێرچێکی مەیدانی لەسەر نەکراوە بەڵام بوونی ئەم جۆرە کافیانەیە ئەم جۆرە کللتورەوە زیندووکردنەوە ڕاگررتنی ئەتوانین بڵین ئەرکێکی نیشتیمانی و لە دنیا وەکو ئاسایشی نەتەوەی سەیریەکە وەک لەوەی کە هونەرێکی سادە بێت چونکە ئەمە بەشێکە لەو سەقافەی کە تۆ هەتا بەڵام ئێمە چۆن ئەتوانین ئەمانە ئەنەلایزکەین و ئەتوانین چۆن کۆیکەینەوە بتوانین لە فۆرمێکی جوانە پێشکەشیکەین بۆ نمونە من خۆم لەگەڵ نەزەمەیەکی ئەمریکا کارەکەم حەزەکەم چەند شوێنێکی وا هەبێت کە خەڵکێک لە ئەمریکاوە هەیە بێت بێم کللتوری خۆمی پیشان بە بەڵام بەداخەوە کەمترین شوێن لەم بابەتانە هەیە من زۆر سپاسی ئەم خۆشەویستانەکەم کە ئەمڕۆ جارێکتر منیان بردەوە بۆ 70 ساڵەمە پێشکە من لەدایک نەبووم کە چونکە هەنێک لەم میلۆدیانە میلۆدیەکی زۆر کۆنە من زۆر جار لە باوکم گوێم لێ بووە و ئەتوانم بڵێم پاراستنی ئەم کللتورە ئەرکی هەمومانەوە لە ئێستاە کاکجەزا بەشێک و لەگەڵم برادرانە خستۆ دەسەر ئەستۆی خۆی بە هیوام بەردەوامیان هەبێ زیاتر گرنگی بەم جۆرە کللتورە بین و بتوانین جارێکتر لە سلێمانیا زیونێ بکەینەوە من زۆر سپاسدانێک زۆر سپاس بۆ مامۆستاتوانێک خۆشەویست یەک حەسەنینەی و شتێک هەیە ئەو پیاوە ڕاستە ئەستا بۆ نمونە مامۆسای ئەمەر محەممەدی ماملێ گەورەترین سەرۆری بۆ خۆی تۆمار کردووە هەردوو ژەنیارەکەی تورک بوون ئامەمە دیتار لەگەڵ ئیسلامی بڵین کەمانچە ئەوان دیارە کەمانچە بە جۆزانان بامە هەردووچیانی فێری کوردی کرد بە بۆنی مۆسیقا و ئیترەوە چەند ساڵ لەگەڵ یابوون ئەوان خۆت گوێتانە میلۆدەکان هەبێ بە ئاشکرا دیارە چەند سوودیان یەکتری بینیوە مام حەسەنینە ئەگەل ئازربایجانیشەوە هاتبێ گوێ لەم پۆستە ویدارەیە بگرن کە بۆ بە ناسنامەی سلێمانی ئەتانگەڕێنەوە جارە جیلی ئاڵتونی بۆ بەردەمی سینەماکان و بەیانیانی جەژن بە یەکەوە گوێبیستی یەک پۆستە ویدارا بین لەلایەن برای بەڕێزم کاکەلان دیارە زەربەکەی بتوانێت بەداخەوە کە ئەمریکی پێ نییە ئەمەری ئەمان تەمبوری یارسانیە تەمبوری یارسانی ئەو تەمبوری 2000 ساڵ پێش
هاتنە سەرزەوی هیچ دینێکی ترکە دینی زەدەش کۆنترین دینە هەرچەنەم لێرە جای تر ڕێگەێنم ئەم شۆش لە فەیسبوکەکەمان ڕوونکردەوەکە بڵاو کردەوە ئێمە تەنها شوێنێکی کللتورین و هیچ پابندی هیچ عیلاقێکی بانگەشی ئاینیمان نیە بەڵام ناشکرێ مێژووی نێتەوەکەمان فەرامۆش بکەین بڕۆ کرماشان سێری ئەو هەموو تەمبورە کاڵکۆڕراوە لەسەر شاخی بێستون و لەسەر ئەو هەموو هەڵکۆڕراوە مێژویانی کە هەمانە تەمبور بەشێکی زیینوی نێتەوەکەمانانی میلەتی کورد ئەگە بتێ بە هەموو دنیا بناسیێنی لە ڕێگەی تەمبورە توانای بناسیێنی بەداخ